سڵاتان لەوێ بینەرانی خۆشەویست، هیوادارم هەموو کات دڵخۆش و تەندروست باش بن لە 11ەم ڕۆژی مانگی ڕەمەزانی پیرۆزەوە لەگەڵ هاوکارم لیندا لەگەڵتانین. لیندا سڵاو لێبێت. تەندروستی چۆنیت؟ ئەحواڵەت زۆر باشیت؟ سڵاتان لێ ببینەرانی ئەزیز، هیوادارم تەندروست باش بن. خوای گەورە ڕۆژ و تاعاتیەمتان قبول بکات. اینجا ئەمڕۆ هاتینەوە لاتان بە کۆمەڵێ بابەتی تازە، کۆمەڵە تەوەری جیاوازمان بۆ ئامادەکردوون. بەڵام تەوەری سەرەکیمان لەسەر ئەو حاڵەی منە کە من مانگەکە تێیە. ئەو پەتای ئێستا باوە بەڕاستی زۆر پەتایەکی چۆن بڵێ وازە لێ نانێ. مانگێکە بە منیەوە گرتووە هیچ ناڕوات. اینجا هیوادارم پارێزراو بن لەو پەتایە. ئەمڕۆ باسی ئەو پەتایە ئەکەین، بزانین چارەسەرەکانی چییە. دکتۆری پسپۆرمان لەگەڵایە بۆی کە وەڵامی پرسیارەکانمان باتەوە. بڵێ دەست خۆش بە لیندا، جا بە دڵنیاییەوە مانگی ڕەمەزانیش ڕۆژوبوون و بە ڕۆژوبوون کاریگەریە کاتە سەر بەرگری جەسەمان و کاریگەریە کاتە سەر ئەم پەتایە. بۆیە ئەمڕۆژ ئێمەمە بەباش زانی باسی حاڵەتەکەی خۆمان بکەین، باسی ئەوە بکەین کە چەندێکە ئەم کۆکە و قورگێشە و ئازارەمان لێ نابێتەوە. هیوادارین هەموو کەس لێی بە دوورێت و هیوادارین ئەم ڕۆژ بزانین چارەسەرێکی بۆ بدۆزینەوە و کەمێک کۆکە و قڕێشەکەمان کەم بکەینەوە. هەردەنگی ئاسایی خۆم بیرچۆتەوە نەدەنگی ئاسایم چۆنە بە تایبەت لە کاتی بە ڕۆژوبوونی شاب، چونکە قورگمان وشکە بێتەوە ئەنجا بۆ ماوەیەکی زۆریش هیچ ناخۆین و ناخۆینەوە، بۆیە ئەو کاتە سیستمی بەرگریمان داوازێ بە دڵنیاییەوە کاتی خەو و تایمی خەویشمان تێگەچێ. بۆیە هۆکارە بۆەوەی کە سیستمی بەرگریمان داوازێت و ئەو کاتە بەکتریا و ئینفلوئەنزا و ڤایرۆسەکان ئەمە بە هەلەزان و هێرشەکەنە سەرمان بۆ ئەوەی زەفەرمان پێبێنن ئەو کاتە، چونکە لەو کاتانەیە سیستمی بەرگریمان لاوازە بە هۆکاری ئەوەی کە بۆ نمونە پلەی گەرمیش تۆزە گۆڕانکاری بەسەرا هاتووە و هۆکاری وشک بوونەوەش بە دڵنیایەوە بەڕۆژبوونیش هۆکارە بۆی. ڕاستە. اینجا هەواڵێکمان ئامادەیە سەبارەت بەو بابەتە باسی ئەنفلۆنزاکەین. اینجا بابێکەوە بینەری ئەو حاڵە بین. لەگەڵ هاتنی مانگی ڕەمەزان و گۆڕانی کتوپڕی کاتەکانی خەو و خواردن، سیستمی بەرگری جەستە ڕوبەڕووی قۆناغێکی نوێ دەبێتەوە. پزیشکانی پسپۆری نەخۆشیە گواستراوەکان هۆشداری دەدەن کە کەمبوونەوەی ڕێژەی ڤایتامینە سەرەکیەکان لە کاتژمێرەکانی کۆتایی ڕۆژدا ئەگەری هێرشی ڤایرۆسی ئەنفلوئەنزای وەرزشی بۆ سەر کۆئەندامی هەناسە زیاد دەکات. بە گوێرەی توێژینەوەیە کە لە زانکۆی میۆخ لە ئەڵمانیا ئەنجام درراوە دەرکەوتووە وشکبوونەوەی نینجە مادە ئاساییەکانی ناولوت و گەرو لە کاتی ڕۆژوودا دەبێتە هۆی لاوازبوونی یەکەم هێڵی بەرگری دژی ڤایرۆسەکان. توێژینەوەکە ئاماژە بەوە دەکات کە خڕۆکە سپەکانی خوێن لە بارودۆخی وشکبوونەوەی تونددا بە سستی کار دەکەن. بە جۆرێک ئامارەکان نیشان دەدەن ئەو کەسانەی لە ژەمی پارشێودا بایەخ بە خواردنی زینک و ڤایتامین سی نادەن بە ڕێژەی لە 35 زیاتر تووشی نیشانە توندەکانی ئەنفلوئەنزا دەبن و ماوەی چاکبوونەوەیان درێژتر دەبێت. پزیشکان ڕێنمایی ڕۆژەوانان دەکەن کە بۆ پاراستنی سیەکانیان لە هەوکردنی ڤایرۆسی پێویستە لە شەودا بڕی پێویست شلەمەنی گەرم بخۆنەوە و لە شوێنە قەرەباڵغەکانی وەکو مزگەوتەکاندا ماسک بەکاربهێنن، چونکە سیەکان لە کاتی ماندوێتیدا خێراتر ڤایرۆسەکە وەردەگرن. اینجا باسی ئەومان کرد کە ڤیتامین سی و زینک ئەکرێ زۆر گرنگ بێ بۆ تەندروستیبان، وەک لە هەواڵەکە باسکرا بۆ ئەوەی کە تەندروست بین بە تایبەتی لە ڕەمەزاندا، چونکە ڕێژەی ئاو کەم خۆینەوە ماوەیەکی زۆر ئاو ناخۆینەوە. بەڵام هیوادارم قەرەوبی بکەینەوە کاتێکە ڕۆژ وەشکێنین. اینجا باسی بابەتێکی ترتان بۆکەم، هەواڵێکی ترتان بۆکەم کە باسی سیەکانە. لە کاتی ڕۆژ و گرتنە لینجەمادەکانی سیەکان زیاد دەبن، ئەمەش وا کات کە سیەکان زیاتر ئەزیەتی ببێت، بۆیە پێویستە کات ئێمە ئاگاداری تەندروستیمان بین. اینجا بۆ ئەوەی زانیاری زیاتر وەربگرین سەبارەت بەم بابەتە ئەبچین لای ئەو هەواڵە. تەندروستی سیەکان بە شێوەیەکی ڕاستەوخۆ بەستراوەتەوە بە ڕێژەی ئاو لە جەستەدا. لە کاتی ڕۆژوودا بەهۆی نەخواردنەوەی ئاو بۆ ماوەی درێژ لینجەمادەکانی ناوسیەکان کەڵەکە دەبن. پزیشکانی پسپۆڕی سنگ و بۆڕی هەناسە دەڵێن
ئەو کەڵەکە بوونا دەبێتە هۆی گیرانی بۆڕیەوردەکانی هەناسە و دروستبوونی کۆکەیەکی وشکی بەردەوام کە زۆرجار ڕۆژهوانان بە هەڵە وەکو نیشانەیەکی پەتالێکی دەدەنەوە. توێژینەوەیکی کلینیکی کە لە نۆخۆشخانەی مایۆکلینیک دەری خستووە. کاتێک ئاستی ئاوی جەستە بە ڕێژەی لە سا 5 کەم دەکاتەوە، جوڵەی ئەو مووەوردانی کە ئەرکیان پاکردنەوەی سیەکانە لە تۆز و خۆڵ بۆ نیوە کەم دەکاتەوە. ئەمەش مەترسی کۆبوونەوەی بەکتریا لە ناوچە هەستیارەکانی سیەکاندا زیاتر دەکات. سپۆران جەخت دەکەنەوە لەوەی بەکارهێنانی ئامێری شێدارکەرەوەی هەوا لە ژووری نووسندا لە شەوانی ڕەمەزاندا یارمەتیەکی گەورەی سیەکان دەدات بۆ ئەوەی لە کاتی خەودا شێ پێویست بەدەست بهێنەوە. هاوکات پزیشکان دەڵێن کە پێویستە لە کاتی بەربانگدا لە خواردنەوەی ئاوی زۆر سار دوور بکەوینەوە، چونکە دەبێتە هۆی گرژبوونی کتوپڕی بۆرەکانی هەناسە و تێکچوونی سیستمی وەرگرتنی ئۆکسجین. عزیزانم بەدڵنیاییەوە هەر خواردن و خواردنەوەیە کە لە کاتی بەربانگە یاخود لە کاتی پارشێوانە ئەی خۆینەوە کاریگەریە کاتە سەر تەواوی ئەندامەکانی جەستەشمان و لە هەمان کاتیشە کاریگەریە کاتە سەر سیەکانیشمان. وەک ئاماژەشمان پێیا لە هەواڵەکەی پێشوویە کە لیندا زۆرێک لە هاوڵاتیان لە کاتی ڕەمەزان و بەڕۆژوبوونا لەوانەیە لە کاتی شەوانە کۆمەڵێک خواردن هەیە پشتگوێی بخەن بۆ نمونەوەکو بابەتی میوەکان و ئەمانە لەوانەیە پشتگوێ بخورێت کە ئەمە هینی سەرەکیە، ینی با بڵێن دەوڵەمەنی سەرەکیە بە ڤایتامین سیەکان و جۆرە جیاوازەکانی ڤیتامینەکان کە ئەمە یارمەتی دەرەیە بۆ ئەوەی ئەم حاڵەتانە باشتر کرێت، هەم بۆ کۆندامی هەناسەت هەم بۆ سیستمی بەرگریش لە هەمان کاتە. جایەکێک لە حاڵەتەکانی تر لیندا کە ئێستا زۆربەی هاوڵاتیان لە کاتی ڕۆژوشکاننە یاخود کە ڕۆژوو ئەشکێنن ڕاستەوخۆ کە ئاوە خۆنەوە یەکسەرە چون پەنا ئەبەنە بەر جگەرە کێشان و نێرگەلە کێشان و وێ کێشان. وەک تۆڵی لیندا کارەساتێکی زۆر گەورەیە، وەک چۆن بۆ نمونە سیەکانمان ئێمە بۆ 14 کاتژمێر بۆ 15 کاتژمێر لە پاکبوونەوەیە کە بۆ نمونە بە ڕۆژوو هیچ شتێک ناخۆیتەوە سیەکانمان خۆی پاکاتەوە. بەڵام کاتێک تۆ کە ڕۆژوو ئەشکێنی ڕاستە و خۆشگەرە ئەکێشی یاخود نێرگەلە یاخود بەی پێکێشیت، ئەمە هۆکارە بۆەوەی کە ببێتە هۆکارێکی شۆکهێنەر بۆ سیەکانە. با بزانین ئەم خواردن و ئەم کێشانی جگەرە و نێرگەلەیە ڕاستە و خۆ لە دوای ڕۆژوشکاندن زیانی چییە؟ با بێکەوە زانایی زیاتر وەرگین لەم هاوڵەوە بفەرمونون. یەکێک لە مەترسیدارترین دیاردەکان لە مانگی ڕەمەزاندا کێشانی جگەرە یان نێرگەلەیە ڕاستە و خۆ دوای بەربانگ. پزیشکان هۆشداری دەدەن کە سیەکان دوای پشوویەکی درێژی 14 بۆ 15 سەعاتی ئامادەی وەرگرتنی ئەو قەبارە گەورەیە لە ژەهر و مادەی مەترسیدار نین. ئەمە نەک تەنها زیانی بۆ سەر تەندروستی هەیە، بەڵکو دەبێتە هۆی شۆکی سیەکان. بەپێی ئامارە پزیشکەکانی ناوەندەکانی تەندروستی، ڕێژەی جەڵتەی دڵ و کێشە کتوپڕەکانی هەناسەدان لە کاتی دوای بەربانگ بە ڕێژەی لە 20 زیاد دەکات کە زۆربەی پەیوەندی بە جگەرە کێشانی چڕەوە هەیە. نیکۆتین و دووکەڵی چڕ دەبنە هۆی تەسکبوونەوەی کتوپڕی خوێنبەرەکانی سی و کەمبوونەوەی ئۆکسجینی مێشک. جا توێژەرانی زانکۆی تۆرینتۆ ئاماژە بەوە دەدەن یەک نێرگەلە کێشان لە ڕەمەزاندا یەکسانە بە زیانی کێشانی 40 بۆ 50 جگەرە بۆ کەسانی ئاسایی، چونکە شانەکانی سیەکان لە بارودۆخی وشکبوونەوەدان و خێراتر مادە کیمیایەکان هەڵدەمژن. پزیشکان داوا دەکەن ڕۆژەوانان ئەو مانگە وەکو دەرفەتێک بۆ وازهێنان لە جگەرە و نێرگەلە بەکاربهێنن، نەک بۆ فشار خستنە سەر و ئەندامی هەناسە کە پێشتر بەهۆی پەتای وەرچیەوە لاواز بووە. جا بینەرانی عەزیز وەکو لە هەواڵە گوێبیست بووین کە زۆر گرنگە ئێمە لە کاتی ڕۆژوشکانە پەرانە بینە بەر ئەو ژەهرە یەکسەر. بێگومان وا باشترە کە
ئەسڵەن واز بهێنین لەو خوا بەڵام ئەگەر کەسێک بەرمونە نەتوانێت بە هیچ شێوەیەک واز بهێنێ هەرنا با دوای ڕۆژشکاندن با یەکسەر جگەرەیە نەکێشێت چونکە ئەوە کێشێکی زۆر گەورە دروستەکە وەکو لە هەواڵەکە باسمان کرد شۆکێکە بۆ سیەکان ئەنجا کۆمەڵێک خوو هەیە بەرمە لە خۆمانە کەمی بکەینەوە بەرم لە خواردنەوەی ئاوی زۆر سارد لە کاتی پارشێوە کە ئەمەش دووبارە زیانەگەیەنێ پێمان یاخود نەخواردنەوەی ئاو کاتێک کە تۆ ڕۆژەکە چکاندووە ئاو کەمە خۆیتەوە یاخود زۆر بەسەریەکەوە ئاو خۆیتەوە واو لەیەکە ئیتر خواردنە بۆ ناخرێ ڕاستە ئەجا هەر شتێکیش کە ئەی خۆی بەرمونە میوە کە ئەڵین زۆر باشە ئەبێ لە ڕادی خۆی ئابێت کاتێک کە بە خوورماش ڕۆژەکە تشکێنی نەبێ ئەوە خوورما بخۆی تر زیان بە تەندروستی و بگەێنێت چکە لە کۆتاییە هەر شتێک زیادەڕەوەی تا بکرێت زرر ئەنێتەوە بەدڵنیایەوە لیندا بەدڵنیایە خوورماش شەکریتیایە بەڵام شەکری سروشتی و شەکری دەستکرد نییە بۆیە هەتا حدێک لی بخۆی هەتا ڕادەی خۆی لی بخۆی بەدڵنیایە سوودی هەیە بەڵام کە لەو زیاتر ڕۆی بەدڵنیایەوە زیانی هەیە جالیندا خۆشە ئاماژۆ پێەیە مانگی ڕەمەزانی یەکێکە لە دەرفەتە هەر ئاڵتونیەکان کە ئەتوانن لەم مانگەیە بتوانن جگەرە و ئەو بابەتانە تەرەکەن چونکە تۆ بۆ ماوەی 14 بۆ 15 کاتژمێر دوورەکەویتەوە لەم جگەرەیە بۆ نمونە بەس تاقی شەوە ئەمێنێتەوە توانی لە تاقی شەوەکەشانەی کێشیت بۆی بتوانیت لەم 30 ڕۆژەیە یاخود لەم 29 ڕۆژەیە بتوانیت کەمی بکەیتەوە و هەتاوای لێبێت بە تەواوەتی تەرکیکەیت نێکێشیت چونکە بەدڵنیاییەوە لەگەڵ یەکێک لە هاوڵاتیان و نەخۆشێکە قسەم کرد لەم ڕۆژانەیە باسی ئەوەی کرد کە لە ئێستایا کە بۆ نمونە ئەم چەند ڕۆژەی ڕەمەزان ئەم 11 ڕۆژەی ڕەمەزان جگەرەی تەرکاوە ئاماژەی بەوەیە کەوتی ئێستا هەستەکەم کە هەناسایانم گۆڕاوە هەستەکەم ژیانم گۆڕاوە هەستەکەم بە تەواوەتی چالاکی لە ژیانما گۆڕاوە جا بەڕاستی ئەوەی جگەرە کێش بێ دواتر تەرکیکە هەست بەم حاڵەتە ئەکات کە دواتر چەندێک چالاکە بێ لە ژیانیان چەندێک شێوازی ژیانی ئەگۆڕێ لە ژیانیان بە دڵنیایەوە کاتێک زۆرە ئەمە لەگەڵ دکتۆرێکی دەرونی بەڕێزا لێرە قسەمان کرد وتی بۆ تەرکردنی خۆیەکی خراپ لە خۆتا پێویست بە 21 ڕۆژە لە کاتێکا مانگی ڕەمەزان 30 ڕۆژە ینی بەرمونە ئێمە توانین لە ئەگەر کەسێک جگەرە کێش بێت لە مانگی ڕەمەزانە ببێتە هۆکارێک بۆی کەواز لە جگەرەکەی بێنێت چکە هەفتەیەکیشی زیادە لەوەی خوا خراپەکەی تەرکە ئێسەش یعنی درەنگ نیە ئێسەش نەچوە بچێ هەفتەیەکی ڕۆژتووە ئەتوانن لەم ماو لەم چەند ڕۆژەی کەماوە قەرەوی بۆ بکەنەوە ئینشەڵا جا عزیزانم هەواڵێکی ترمان ئامادەیە سەبارەت بەو کەسانەی کە نەخۆشی ڕەبۆیان هەیە ئەو کەسانی کە نەخۆشی ڕەبۆیان هەیە ئەتوانن بە ڕۆژوو بن یا خود نە توێژینەوەیەک ئاماژی بەوەیەوە کە ئەو کەسانی ڕەبۆیان هەیە پێویستە زیاتر ئاگاداری خۆیان بن بە بەراورد بە کەسانی ئاسایی لە کاتی بە ڕۆژووبوونە بابزانین ڕێنمایە سەرەتایەکان بۆ نەخۆشانی چژوو بە ڕەبۆ چییە با زانیاری زیاتر وەرگین لەم حاڵەوە فەرمونون بۆ ئەو کەسانی نەخۆشی درێژخایانی سیەکانیان وەک ڕەبۆیان هەیە ڕۆژوگرتن پێویستی بە چاودێریەکی ورتر هەیە پزیشکانی پسپۆر باز لەوە دەکەن کە وشکبوونەوەی گەر و سیەکان لە کاتژمێرەکانی پاش نیوەڕۆدا دەبێتە هۆی هاندانی ڕوودانی نۆرەی ڕەبۆ زۆرێک لە نەخۆشان بەهۆی ترسی شکاندنی ڕۆژووەوە بەکارهێنانی بە خاخ یان ئەمێری هەناسەدان دوا دەخەن ئەمەش مەترسێکی گەورە لەسەر ژیانیان دروست دەکات لە ڕووی زانستیەوە وەک لە گۆڤاری لانسێتدا بڵاو کراوەتەوە توندی نیشانەکانی ڕەبۆ لە مانگی ڕەمەزاندا پەیوەندی بە بەرزبوونەوەی مادەی هستامینەوە هەیە لە جەستەدا پسپۆران ڕێنمایی دەدەن کە ئەو کەسانی ڕەبۆیان هەیە پێویستە لە کاتی پارشێودا دەرمانە درێژخایەنەکانیان بەکاربهێن و لە کاتی هەستکردن بە هەر توندیەک لە سنگدا ڕاوێژ بە پزیشک بکەن بۆ شێوازی بەکارهێنانی دەرمانەکەیان هاوکات جەخت دەکەنەوە لەوەی دوورکەوتنەوە لەو بۆنانەی تونند و ئەو شوێنانەی تۆز و خۆڵی زۆریان تێدایە لە کاتی ڕۆژوودا زۆر گرنگە چونکە سیەکانی کەسی ڕۆژوانان کەمتر دەتوانن بەرگری لە خۆیان بکەن دژی تەنۆلکە زیان بەخشەکان بینەرانی ئەزیز بێگومان ڕەبۆشێکێکە لە نەخۆشیە باوەکان کە پێویستە زۆر ئاگدار بین ئەو کەسانی کە ڕەبۆیان هەیە پێویستە ڕاوێژی پزیشک وەربگرن بۆ ئەوەی کە ئایا ئەتوانن بە ڕۆژوو بن یاخود ناتوانن بە ڕۆژوو بن چکە بەهۆی بەکارهێنانی دەرمانەکانیانەوە اینجا ئەگەریش توانیان بە ڕۆژوو بن ئەو کاتانی بنمونە لە
دوای ڕۆژوشکاندن یاخود لە پارشەوە کاتی دەرمانەکانیان بۆ دانراوە پێویستەکە زۆر بەوریایە و بەکاری بهێنن بە تایبەتی لە مانگی ڕەمەزانە چونکە لەوانەیە کاریگەری زیاتری هەبێ لە سەریان ئەگەر بێت و بەکاری نەهێنن لەوەی کە ڕۆژێکی ئاسایی بەکاری ناهێنن بۆیە پێویستەکە ئاگادار بن چونکە وەکو لە هەواڵەکەش باسی کرد ڕێژەی هیستامین بەرزەبێتەوە کە مادەیەکی هەستیاریە بۆیە پێویستەکە بە باشی دەرمانەکان بەکار بهێنین. بەدڵنیایەوە لیندا جا هەموو نەخۆشیە درێژخایەنەکان پێویستە لەم مانگی ڕەمەزانی پیرۆزەدا چاودێری دکتۆرەکانیان بکەنەوە و سەردانی دکتۆرەکانیان بکەنەوە بۆی لەوانەیە گۆڕانکاری لە شێوازی خوانی دەرمانەکانیان بکەن یاخود لە جۆری دەرمانەکانیان بەدڵنیایەوە هەریەک لە نەخۆشیە درێژخایەنەکان پێویستە سەردانی دکتۆری تایبەت بەخۆی بکات بۆی ڕێنمایی تایبەت بەخۆی پێ بڵێت. جالیندا با بچینە لای هەواڵێکی ترمان کە تایبەتە بە شێرپەنجەی سیەکان کە لە ئێستا بە هۆکاری باوی ژینگە و هۆکاری زۆر هۆکاری تر تێکچوونی ژینگە شێوازی گۆڕینی ژیان و بۆ نمونە جگەرە کێشان و زۆر شتی تر هەیە لیندا کە هۆکارە زۆری سیارە کە ئەمەش هۆکارێکی ترە بۆ ئەوەی کە ڕێژەی شێرپەنجە زیاد ببێ یاخود هەندێک خوو هەیە وەکو ئەوەی تۆ باسی کرد کە دووبارە ئەبێتەوە هۆکاری ئەوەی کە ڕێژەی شێرپەنجە زیاد ببێ جا بەداخەوە من زۆر پێم ڕاخۆشە کە باسی شێرپەنجەکەین بەڵام لەبەرەوەی ئەوەنە هۆکارێکی یاخود نەخۆشیێکی باوە هۆکاری زۆرە بۆی کە تووشی نەخۆشیەکە ببی بۆیە زۆر جار ئێمە باسیەکەین و ئێستاش بەردەوام پزیشکان و زانایان لە هەوڵان بۆ ئەوەی کە چارەسەرێک بدۆزنەوە هەم ئازاری کەم بێ بۆ نەخۆشەکە کە توشببووی شێرپەنجەیە هەم کاتێکی کەم بووێ هەم لە ڕووی دارایشەوە کەمتری تێبچێت هەم کەسەکە ئازار کەمتر ببینێت چونکەەوە کۆی بینین کاتێککە کەسەکە کیمۆتەراپی یاخود دەرمانی کیمیایی وەرەگرێت ئازارێکی زۆر ئەبینێت ڕاستە دەست خۆش بەلیندا جا با زانیاری زیاتر وەرگین لەم بارەی هەواڵەوە با بزانین شێرپەنجەی سیەکان سوود و زیانەکان سوود نابوو زیانەکانی بەدڵنیایەوە با زانیاری زیاتر وەرگین لەم هەواڵەوە فەرمون. لەگەڵ زیادبوونی ڕێژەی پیسبوونی ژینگە و گۆڕانی شێوازی ژیان شێرپەنجەی سی و نەخۆشیە درێژخایەنەکانی کۆئەندامی هەناسا بوونەتە گەورەترین ئاڵنگری بەردەم مرۆڤایەتی لە سەدەی 21دا. پزیشکانی پسپۆر هۆشداری دەدەن کە پشتگوێ خستنی نیشانە سەرەتایەکانی وەکو کۆکەی بەردەوام و تەنگە نەفەسی دەبێتە هۆی گەشتن بە قۆناغی مەترسیدار کە چارەسەرکردنیان ئەستەم دەبێت. بە گوێرەی توێژینەوەیەکی کلینیکی کە لە زانکۆی ئۆکسفۆرد لە بەریتانیا و بە هاوکاری ناوەندی ماسۆچوسێتس بۆ تەکنەلۆژیا ئەنجام دراوە. دەرکەوتووە بەکارهێنانی تەکنەلۆژیای ژیری دەستکرد لە پشکنینی تیشکی سیەکاندا دەتوانێت بە ئاسانی خانە شێرپەنجەیەکان دەستنیشان بکات. تەنانەت 5 ساڵ پێش ئەوەی نیشانە کلینیکەکان هەسپێکراوەکانی دەرکەوت بێت. جا ئەم پەرەسەندنە ڕێژەی سەرکەوتنی چارەسەر لە سایە 20ەوە بۆ زیاتر لە سا 75 بەرز دەکاتەوە چونکە ڕێگری لە بڵاوبوونەوەی گرێشێرپەنجەیەکان بۆ بەشەکانی دیکەی جەستە دەکات. توێژەرانی زانکۆکە ڕوونی دەکەنەوە تەنها جگەرە کێشان هۆکار نییە بەڵکو تەپوتۆزی شارەکان و جگەری ئەلکترۆنی بوونەتە دوو هۆکاری سەرەکی بۆ تێکدانی بنیاتی DNA لە خانەکانی سیەکاندا. ئامرەکان نیشانی دەدەن بە ئەو کەسانەی لە ژینگەیەکی پیسدا دەژین یان جگەرای ئەلکترۆنی بەکارەهێنن ئەگەری توشببوونیان بە هەوکردنی درێژخایەن بۆڕی هەوا بەڕێژەی لە سەدا 45 زیاد دەکات. ئەمەش زەمینە خۆش دەکات بۆ گۆڕانی خانەکان بەرەو فۆرمێکی شێرپەنجەیی. لە کۆتاییشدا پزیشکانی پسپۆر ڕێنمایی دەدەن کە ئەنجامەکانی پشکنینی ساڵانە بۆ سیەکان دوورکەوتنەوە لە دووکەڵی جگەری کەسانی تر و وەرزشکردن لە هەوای پاکدا و بەهێزترین قەڵغانن بۆ پاراستنی تەندروستی سیەکان.
اینجا ئازیزانم وەکەوەی کە باسمان کرد ئێستا هۆکارەکانی شێرپەنجە زیاد بوون وەکو لە هەواڵەکەشا باس کرا بۆیە ئەوەش هۆکارێکە بۆەوەی کە ڕێژەی شێرپەنجە زیاتر ببێت لە هەر شوێنێک یانی ڕاستە جالیندا لە ئێستاشا بەرەو پێشچوونێکی باش لە تەکنۆلۆژیای پزیشکیە هەیە بۆ نمونە ڕێژەی چارەسەر لە سا 20ەوە بەرز بۆتەوە بۆ لە سا 75 ئەمە بەڕاستی ڕێژەیەکی دڵخۆشکەرە کە بە دڵنیایەوە دەستنیشانی پێشوەختەی خانە شێرپەنجەیەکانەکە لە سیەکانە بۆەوەی گەشە سندنیان بەخۆیەوە نەبینن ئەوە مای دڵخۆشیە ڕاستە هۆکارەکان زۆر بوون بەڵام لە هەمان کاتیشا هەوڵەکان زیاتر بوون و ینی بواری پزیشکی زیاتر پێشکەوتووە لەبەر ئەوەی کە زیاتر لێکۆڵینەوەکەن و تەکنۆلۆژیا زۆر پێشکەوتووە کە ئەوەش هۆکارێکە بۆی کە زۆر یارمەتی دەربێت بۆی چارەسەر بۆ نەخۆشیەکان بدۆزنەوە. اینجا گرافیکێکمان ئامادەیە باسی نەخۆشی سیەکانتان بۆکەین ئێستا من باسی ئامارەکانتان بۆکەم بزانام ئامارەکان سەبارەت بە نەخۆشی سیەکان چیمان پێ ئەڵێن. ساڵانە زیاتر لە 1 ملیار کەیسی توش بوون تۆمار دەکرێت کە ئەمەش ڕێژەیەکی زۆر ڕاستە بەداخەوە اینجا ساڵانە زیاتر لە 10 ملیۆن کەس بەهۆیەوە گیان لەدەستەدەن بەهۆی نەخۆشی سیەکانەوە ساڵانە 10 ملیۆن کەس گیان لەدەستەوە کە دووبارە ئەمەش ڕێژەیەکی بەرزە بەداخەوە هیوادارم کە هۆکارەکان کەم بکرێنەوە بە نمونە کێشانی جگەرە یاخود لە شوێنێکی کە تەپوتۆزی زۆر بێلانێ زۆر جار کەسەکە ئیشەکەی وابێت کە شوێنەکەی ژنگەکەی وابێت کە لە شوێنێکی وایە ئیش بکات بەڵام بەکارهێنانی خۆپاراستن ماسک ئەو بابەتانە ئەکرێ هۆکارێک بێ یارمەتی دەری کەسەکە بێ بۆەوەی کە خۆی بپارێزێت لەو نەخۆشیانە جاگەر گرافیکەکەی ترمان بۆ بخەنە سەر وڵەکە بۆ ئەوی کە باسی بکەین زانباوترین نەخۆشیەکان چین کە تووشی سیەکانمانە بن هەوکردنی درێژخانی بۆڕیەکانی هەناسە ئەمە یەکێکە لە نەخۆشی سیەکان کە یەکێکە لە هۆکارەکانی ئەوی کە 10 ملیۆنەکە 10 ملیۆن کەسەکە یان لەدەست بن ساڵانە هەوکردنی بەشی خواردەوەی سیەکان ئەمەش هۆکارێک ترە یاخود نەخۆشیەکی تری سیەکانە شێرپەنجەی سیەکان ئەمەش دووبارە هۆکارێکی باوە ئەوەی کە بۆەوەی کە خەڵکیان لە دەستەیە شێرپەنجە نەخۆشیێکی باوە کە تووشی هەر بەشێکی جەستەمان ئەبێ لەوانش سیەکانمان بێگومان بۆیە پێویست دەکات کە زۆر ئاگاداری تەندروستی خۆمان بین اینجا سیل و ڕەبۆ ئەمەش بێگومان هەر نەخۆشیێکی باوە ڕەبۆ نەخۆشیەکە کە کەسەکە لەگەڵ یا ئەژی بەردەوام ئەبێت بە خاخ و چارەسەرەکان بەکار بهێنێت و ئاگداری تەندروستی خۆی بێ ئەنجابێ بەردەوام بە خاکەکە لەگەڵ یابێت بۆەوەی کە تووشی هیچ حاڵەتێکی نەخوازراو نەبێت ڕاستە. جا گرافیەکی ترمان هەیە حەزەکەم تۆ پێمان بڵیت دەسە خۆش بەلیندا جا وەک تۆ ئاماژە و پێەیە دەسەکان خۆش بێ ئەم نەخۆشیانە بەگشتی هۆکارن بۆ ئەو ژمارە زۆرەی توشبوانی هاوڵاتیان و بە هەمان شێوەش وەکەوەی کە باسەکە 10 ملیۆن مردن هەیە ساڵانە بە هۆکاری ئەم نەخۆشیەوە جا بابزانین هۆکارەکانی بەگشتی چین هۆکارەکانی نەخۆشی سیەکان چییە جارە پێشەم شتێ کەسێکی ئاسایی لە دقەیەکە بەلایانی کەمەوە 12 بەلایانی زۆرەوە 20 جار هەناسەیە واتە 12 بۆ 20 جار هەناسەین لە ڕۆژێکە 20,000 جار هەناسە ئەین ئێمە واتە سیەکانمان بەبێ ئەوەی هیچ چاوەڕێی سوپاسێ بکات بە بەردەوامی کارەکات بەبێ ئەوەی ئێمە هەستی پێ بکەین کاتێ ئێمە هەناسەیەکی قوڵ هەڵەمژین و هەناسە ئەینەوە سیەکانمان واتە بە شێوازێکی چۆن ئەڵێ پەیوەست بە خۆمانەوە نییە لا ئیرادیە شتەکە کە سیەکانمان بەبێەوەی خۆمان ئاگامان لێبێ کارەکات و هیچ ویست بە سوپاسێ ناکات لە ئێمەوە هەتا ئەو کاتەی کە ئێمە خۆمان زیان بە سیەکانمانەگەێنین جا گرنگترین هۆکارە باوەکان کە ئێمە زیان بە سیەکانمانەگەێنین یەکەم هۆکار باس بکەین هۆکاری جگەرە کێشانە و سەرەکیترین هۆکاریشە کە لە ئێسایا بەڕێژەیەکی زۆر لە هاوڵاتیانە هەیە و کە ئەمە یەکەمین هۆکارە بۆ ئەوەی کە زیان بە سیەکانمان بگەێنێ و بە دڵنیایەوە کە ئێمەواز لە سیەکانمان بێنین ئەویش بە ئیسراحەت کاری خۆی ئەکات و بە باشی کاری خۆیمان بۆ ئەکات و هیچ منەتێک ناکا بە سەرمانەوە بەڵام تا ئەو کاتەی کە ئێمە زەرەری پێگەێنین و زیانی پێگەێنین و دەسەینە جگەرەکێشان و هەنێک خووکە لە ژیانمانایە هۆکارە بۆ خراپترکردنی حاڵەتی سیەکانمان ئەو کاتە ئەویش ئازار و نیشانەکانی خۆیمان پیشانەیە کە ئەو کۆکەیە و کۆکەی درێژخایەن و بەڵغەم و زۆر نیشانەی تر هەیە کە دواتر لەگەڵ پسپۆری تایبەت بە بابەتەکە باسیەکەین ئەمە هۆکارێکە بۆەوەی توشبوون بەم حاڵەتی نەخۆشی سیەکان و لیندا یەکێکی تر لە شتەکان کە هەمانە لێرەیە نەخۆشی سیەکان بە تەنها خۆی نییە واتە بۆ نمونە ئەگەر
سیەکانمان لە کار بکەوێ بۆ ماوەی 4 بۆ 6 دقه لە دوای 4 بۆ 6 دقه ڕاستەوخۆ خانەکانی مێشکمان تووشی مردن نەبێ لە هەمان کاتا کاریگەریە کاتە سەر دڵ و گورچی لەشمان و یەکێک لە دوو هۆکارەکانی تریش لە نەخۆشەکانی سیەکان پزبوونی ژینگە و بۆ ماوەیە بەدڵنیەوە پیسبوونی ژینگەش کاریگەری هەیە و بۆ ماوەیش وەکو ڕەبۆ و جۆرە نەخۆشەکانی تر بەدڵنیەوە ئەویش کاریگەری هەیە جا ئازیزانم بۆ ئەوی بە ورد و درشتی بچینە ناو بابەتەکەەوە بڕۆینە ناو بابەتی هۆکارەکانەوە لە هەمان کاتیشا چارەسەر و زۆرەهات دەستنیشانکردنی حاڵەتەکان بکەین پسپۆرێکی تایبەتمان بە بابەتەکە ئامادەیە بەڵام پێش ئەوە وچانێکی کورد وەرەگرین و ئەگەڕێنەوە وڵاتان دووبارە سڵاو ئازیزانم ئەنجا ئەمڕۆ بۆ ئەوەی زیاتر درێژە بین بە بابەتەکەمان میوانداری دکتۆر فەریدون ئیبراهیم پسپۆڕی نەخۆشیەکانی سنگ و هەناسەمان کردووە دکتۆر بەخێر بیت دکتۆرەمە ڕاستەخۆ بۆ دەست پێ بکەم هۆکاری ئەو کۆکە درێژخایانەی ئێستا چییە ینی ماوەیەکی زۆر درێژە کێشێت چارەسەری چێ من خۆشم توش بووم ئەوە مانگەکە لێم نابێتەوە ڕاست زۆر سپاس تەمان خۆی ئەوە شتێکی ئاشکرایە مەم جارێ باسمان کردووە کە لە هەندێک وەرزە پەتای تایبەت بە وەرزە بڵاوە بێتەوە لە وەرزە ساردەکانە بە تایبەتی وەکو ئەم ساڵیش پەتای وەرزی کە پێویستە بە کۆئەندامی هەناسەوە بڵاوە بێتەوە ئەم پەتایە کە زیاتر بەشی سەرەوەی بۆریەکانی سنگ ئەگرێتەوە زۆربیان ئەم حاڵەتە زۆر بە ئاسانی بەهۆی کۆچین و پژمین و پرژەوە بڵاوبێتەوە لە قڕەباڵغەکانە بڵاوبێتەوە یەکێک لە نیشانەکانی ئەم نەخۆشیە بریتێ لە کۆچین یعنی ئەو کەسە کۆچێ هەر لە سەرتاوە جاری وایە بە کۆکە دەست پێەکە یان جاری وا هەیە دوای چەند ڕۆژێک کۆچین دەست پێەکە ئەویش لە ئەنجامی برینداربوونی یاخود ڕوشانی بۆریەکانی هەناسەوا بێ لە ئەنجامیەوە و کەسە هەست بەواکە کە قورجی تەواو نییە و لەش وەکو ڕەتفعلێک دژەکردارێک دەزەکا بە کۆچین بۆی ئەو پیسی و ئەو شتانێک کە لە سیەکانە کۆبوونەوە فڕیاتە دەرەوە هەندێک جار هەیە لە ئەنجامی وەرنەگرتنی دەرمانی پێویست یاخود لە ئەنجامیەوەی کە دەرمانێکی کەم وەرەگری بۆ ماوەیەکی کەم ئەم نەخۆشیانە درێژە ئەکێشێ و هەندێک جاری تریش هۆکارەکەی ئەوەیە کە پارێز ناکەی و لە ئەنجامە ئەو حاڵەتە بەردەوامە بێ و بێتەوەی ئەو کۆچینە درێژخایان ببێ زۆر جار هەیە تەنانەت ئەگەر نەخۆشیەکەش بەرەو چاکبوونەوە بڕوا کۆچینەکە دوهەمین نیشانە ئەبێ کە ئەو کەسە بەجێڵێ لەبەرەوە خۆشی ناڕەحەتە لەبیرمان نەچی ئێستا ڕەمەزانە ژمارەیەکی زۆر لە خەڵک بە ڕۆژووە تەمان کە بە ڕۆژوو بووی لە ڕۆژە تۆ هیچ خواردن و خواردنەوەیەک ناخۆی لە ئەنجامە قوڕگوشکە بێتەوە و احتیمالی زیادبوونی کۆکەکە زیاد بێ باشە دکتۆر هۆکاری ئەم پەتایی ئێستا بەکتریایە یا ڤایرۆسە و ئەگەر ڤایرۆسە ئەکرێ بڵین شێوازێکی گۆڕاوی کۆرۆنایە ناڵێن شێوازێکی گۆڕاوی کۆرۆنایە بەڕاستی چونکە هیچ دراسەیەکی با بڵین وامان لەبەر دەستانیە کە ئێمە بڵێن ئەمە شێوازێکی کۆرۆنا بەڵامە توانین بڵێن شێوازێکی ئەنفلۆنزایە خۆشی کۆرۆناش هەر جۆرێکە لە ئەنفلۆنزایانی بۆی لەبیرمان نەچێ خاتە ڤایرۆسیە بەڵێ زۆربەی زۆریان ڤایرۆسن بەڵام مەرج نییە هەمووی ڤایرۆسی بێ ینی زۆربەی زۆریان ڤایرۆسن هەندێکیان بەکتریان یاخود هەندێک جارەیە ئەو کەسە ئەگەر تووشی هەوکردنێکی ڤایرۆسیش ببێ لە ئەنجامە بەکتریاش لەگەڵ یا بەشدار ئەبێت یاخود زیادەکە کە لە زمانی پزیشیا پێوترێت سوپەر ئادد ئینفەکشن ئەمە زیادەکەوە لە ئەنجامە ئەو حاڵەتە درێژخایەنە بێ و پێویستی بە دەرمانی زیاترە بێ زیاتریش لەو کەسانەیە کە نەخۆشیەکە با بڵین درێژە ئەکێشێ یاخود ئەو کەسانی کەەوە واڕێەکەوێت لەو کاتانەیە بەرگری لەشیان کەمە بەرگری کۆندامی هەناسەیان کەمە بێتەوە لە ئەنجامی ئەوە ئەو بەکتریاش زیاکە بەڵام زۆربەی زۆریان ئەوەی کە زانراوە ئەمانە ڤایرۆسین هەندێکیشیان هەیە نەخێر بەکتریاش لەگەڵیانە بەشدارە بێ ئەخۆ بەشیکان هەر بە بەکتریا دەست پێەکە بەڵام هەمویان تقریبن
شێوازی بڵاوبوونەوە و گواستنەوەکەیان وەکو یەکگوایەوە زۆرتریان لە یەکەچ. دکتۆر لە مانگی ڕەمەزانە بەهۆی ئەوەی کە ئاو کەمە خۆینەوە یاخود خەومان تێکەچێت پەتای وەرزیەکان زیاتر ئەمێنەوە لەگەڵمان یاخود زووتر تووشەبین ئایا چارەسەر بۆ ئەوە چییە چۆن هاوڵەتیان خۆیان پارێزن لە مانگی ڕەمەزانە؟ خۆی تەواوە ئەو کەس یەکێک لە با بڵین ئەو حاڵتانی کە پێویستە ئێمە خۆمان بپارێزین لە نەخۆشیەکە بریتە لەوەی ئیسراحەتێکی باش بکەین. نووسن زۆر مهمە، پشوو ئیسراحەت زۆر مهمە، خواردنەوەی شلەمەنی دیسانەوە یەکێکە لەو حاڵەتانەی ئەگەر نەخۆشیش نەبیە بێتە هۆی دوورکەوتنەوە لەم نەخۆشیانە. لە مانگی ڕەمەزانی پیرۆزە هەموو ئەم حاڵەتانە تقریبان پێچەوانە بێتەوە، ینی مەسەلەن لە ڕەمەزانە هەندێک جار هەیە نووسنەکە تێگەچێ بەهۆی پارشی وانەوە ئێمەش خۆشمان زۆر گوێ نایێنێ لە ڕاستێکە ئەگەری ئەجینا ئەگەر بمانەوێت زۆر تەندروستی خۆمان پارێزین ئەتوانی زووتر بنووی بۆی کاتیکی باش نووسنت هەبێت کە پارشی و هەڵەسی زۆر با بڵین کاریگەری نابێت لەسەر لەش و نووسن و ئەوە. بەڵام ئێمە خۆمان زۆر بمان هەروەکو جاران 12 ئەنوین کاتێکی کەمەمێنێتەوە بۆ ئیسراحەتی دوای نووسنەکە پارشی و هەڵەسیتەوە خەوەکە بە تەکی تێگەچێ. تێکچوونی خەو یەکێک لەو حاڵەتانەی کە کاریگەریەکەی ڕەنبێ باش نەبێ لەسەر تەندروستی و بۆ ئەم حاڵەتانە. خواردنەوەی شلەمەنی زۆر یەکێکە لەوانەی کە دائیمەن هەموو ئەو دکتۆرە بەڕێزانەوە هەموو یعنی با بڵین ئامۆژگاری پزیشکیەکان وات پێڵێن کە خواردنەوەی شلەمەنی زۆر گرنگە بۆ دوورکەوتنەوە لە نەخۆشی و بۆ چارەسەری ئەم حاڵەتانش. لەبەرەوە لە ڕاستیەکە دوورکەوتنەوە لەو دوو شتێک کە باست کرد جەنابەت ئەوە بێتەوە ئەوەی کە کۆچینەکە زیاتر بێت، چونکە تۆ لە ڕۆژە لە 12 سەعات وشکە بێتەوە قورگت ئەگەر لەشیش پاراوە بێ هێشتا قورگ و کۆندامی هەناسەد وشکە لەبەرەوە با بڵین هەبوونی کۆکەکە زیاترە بێ. نووسنێک کە زۆر باش نەنووی طبعاً یەکێک لە ڕێنمایەکانی پزیشکیەوەیە تۆ لە کاتی توشبوون بە نەخۆشیە پشووی باش وەرگری کە تۆ پشووی باش وەرنەگری و نەنووی ئەو کاتە دیسانەوە نەخۆشیەکە زیاکە. حاڵەتێکی تر کە نەخۆشیەکە زیاکە بریتێ لە قەرەباڵغی زۆر. قەرەباڵغی یەکێکە لەو حاڵەتانی کە لە مانگی ڕەمەزانی پیرۆزە زیاترە بێ بەهۆی ئەوەی ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان ئەچن بەرەو مزگەوتەکان و لەوێ ماوەیەکی زۆر ئەمێننەوە، ینی وەکو کاتی تر نییە لە کاتی فەرزەکانە لەوێ بمێنێتەوە نوێژ بە کۆمەڵ و بە جەماعەت بکە، بەڵکو ماوەیەکی زۆر لە تەراویحەکانە ئامێنێتەوە کە ئەمە بێتە هۆی ئەگەر یەکێک نەخۆش بێ ژمارە و کەسانی کەلیەوەی وەریەگرن احتیمالە زیاتر بکەوە لە ئەنجامە نەخۆشەکە زیاترە بێەوە. هەندێک جار هەیە گەرێت چاکیش بێتەوە لەوانە جاریش کە توش بێتەوە. باشە دکتۆر ئەگەر باسێک لە چارەسەری ئەم پەتایە بکەین، زۆرێک لە هاوڵاتیان هەن پەنا بەنەبەر بەکارهێنانی حەبوو دەرمان، کۆمەڵی هاوڵاتیش هەیە پەنا بەنەبەر چارەسەری سروشتی بۆ نمونە بەکارهێنانی هەڵمی ئاوی گەرم و زۆرە هاشتی تر هەیە. گونجاوترین چارەسەر بۆ ئەم پەتایە چییە دکتۆر؟ بەپێی نەخۆشەکە و توندی نەخۆشەکە ئەتوانین باسی بکەین. هەندێک جارەیە تۆ با بڵین قورگیان قورقڕاگەت ئێشێ کەمێک ئازارت هەیە لەشت داهێزراوە سەرەتای نەخۆشیەکەیە ئاو بە لوتایەتە خۆرەوە یاخود کۆچین و پشمین دەست پێیەکە. ئەم حاڵەتانە لە سەرەتاوە پێویستی بە زۆر دەرمان نییە. هەندێک دەرمان هەیە ڕێکە بێتراوە ئەگەر بەکاری بێنی، بۆ نمونە دەرمانی مەسەرەن ئازار یاخود کەمکردنەوەی پلەی گەرمی لەش ئەم دەرمانانە وەکو پاراسی تۆڵوەوانی کە ئێستا لە بازار ڕاهەیە و یا فلۆاوت و یا مایۆجیسیکۆ ئەو دەرمانانە ئەوە ڕێگە پێدراوە توانێ هەموو کەس بەکاری بێنەوە باشتریشە کە بەکاری بێنێ ئەتیادیە. هەندێک لە نیشانەکانی کەمەکاتەوە زۆر جار یارمەتیە لە چاکبوونەوەی نەخۆشەکەیە، یعنی حەبێکی پاراسی تۆڵ یاخود مایۆجیسیک و ئەوانە کە هەندێک جار بەکاریهێنی ئەوە بە تەنها بۆ نیە ئازارەکە و کەم کاتەوە یاخود بە تەنها بۆ نیەکەوە پلەی گەرمی لەشدا بزێن، بەڵکو هەندێک جار هاوکارە لە کەمکردنەوەی ناڕەحەتەکان و چاکبوونەوەی نەخۆشیەکەش، چونکە هەندێک جۆری ئیلتیهابات هەیە باڵین ئینفلامێشن هەیە کە لە لەشە کەمیەکاتەوە. ئەمانە ڕێگە پێدراون. هەندێک دەرمانی ترەیەوەکو دەرمانانی کە بۆ با بڵین بۆ هەستیاری و حساسیت بەکارهێنرێ، ئەوانش هەر ڕێگە پێدراون بەکاربێنرێ. ئەم دەرمانانە گەر بەکاریشی بینی هیچ کێشەی نییە، تەنانەت بە تایبەتی لە سەرەتای نەخۆشیەکە، ینی مەسەلەن تۆ حاڵەتێکی کەمە هەیە مەرج نییە یەکسەر پەنابەریتە بەر
ئەنتیبایۆتیک و ئەو دەرمانانە کە بەقوتن و من بەڕاستی خۆم تاقیم کردو تو ینی من ماوەیەک کە هەڵە سام مەسەلەن تووشی قوڕگەش و ناڕەحەتی بوومایە خێرا پێیمە بردەبەر لەبەرەوەی دایمە لەبەر دەستما بوو دەست دەکەوت ینی مەسەلەن دەرمانی ئەنتیبایۆتیک مەخوارد ئەم ساڵ تاقیم کردەوە کە من ئەو دەرمانانم بەکار نەهێنا سەیرم کرد هەمان ڕێڕەوی نەخۆشێکە هەیە زۆربەی جار خۆی چاگەبییتەوە بە دوسێ ڕۆژ ببی ئەوی ئەنتیبایۆتیک بەکارێنە ئێستا خۆم ئەم 2 ساڵە بڕیارم ماوەکەوە ئەنتیبایۆتیک ئیلا لە کاتی با بڵێن پێویستە بەکاربیێنی کە هەندێک نیشانە هێوا لێکە بەکاری بێنی و باشترا و کات دکتۆر لەو نیشانانە چین بۆ لای بینەرانیش ڕوون بێت بەڵێ خۆی ئەم نەخۆشیانە هەمویان ئەم پەتایانە پەتای ئەم پەتاوەرزیە پەتای سووکن ینی زۆر مەترسیدار نین بەڵام تۆ کاتێک کە بەڵغەمێکە دەبێت بە تایبەتی بەڵغەمەکە و ئەگەر با بڵێن زەرد و پیس و ناشرین بیانی با بڵێن بە زمانی پزیشکی ئەگەر باسیکەین یاخود تەنگە نەفەسێکی زۆرت لەگەڵا هەبێ یاخود ئەو کەسە ئازاری سیەکان و ئازاری سنگی بۆ دروست بێ یاخود تاو لەرز و بەرزبوونەوەی پلەیەکی گەرمی زۆری هەبێ ئەمانە هەمووی زۆر بنیانی یاخود با بڵێن لەگەڵ تەنگە نەفەسی هەبێت لەگەڵ تەنگە نەفەسێکای گوێی لە دەنگی سنگ و ئەوانە بێ خیزەی سنگی بێ هەندێک جار هەیە بەڵغەم خوێنی پێوە بێ ناڕەحەت دەبێ ئەمانە ئەو نیشانانە یاخود ئەو کەسە زۆر سیرەکە هەر زۆر بێهێزە بێ تااقەتە هیچی پێ ناکرێ ئەکەوێ ینی ئەمانە ئەو نیشانانن کە پێویستەکە سەردانی دکتۆر بکە یا پێویستەکە با بڵێن داوای ڕێنمایی پزیشکی بکەی ینی ئەمانە ئەو نیشانانن کەوا اینجا پێویستەکە کە تۆ دکتۆر بتبینێ یاخود ڕێنمایی پزیشکی وەرگری لەوانەیە لەو کاتانەیە پێویستکە ئەو دەرمانە بەهێزانە بەکاربێنێ ئەمانە پێویستەکە کە بەتایبەتی لە مناڵە ینیوانی کە مناڵن یاخود ئەوانی کە تەمەنیان زۆرە لەوانەی لە تەمەن بەرزەکانە با بڵێ بەڵێ دکتۆر باسی نەخۆشیەکانی نەخۆشی درێژخایەنەکان بکەین دەستیەکانە ئایا ئێوە چۆن ڕێنمایان ئەکەن بۆەوەی کە بە ڕۆژوو بن بەرمونە کەسێک توشبووی ڕەبۆیە کۆمەڵەیەک دەرمانی هەیە بەکاری ئەهێنێت ئایا بۆی هەیە بە ڕۆژوو بە یاخود چ نەخۆشیێکی سیەکان هەیە کە نەخۆشەکە بووینە بە ڕۆژوو بە هیچ شێوەیەک خۆی لە ڕاستەکە باشترین وەڵام بۆ ئەم پرسیارە ئەبێ هەر کەسە و لە دکتۆرەکەی خۆی وەرگێ ینی لەوانەیە لە بەرنمەیەکی تەلەڤیزۆنیە یاخود لە بڵاوکراوەیەکی ئەوە نەتوانی زۆر بەڕاست و ڕەوانی بە نەخۆشەکان بڵێ واچکە ئەم نەخۆشیانە هەر یەکە و بە پێی توندی و قورسی نەخۆشێکەوە کاریگەری لەسەر ئەو کەسە ئەگۆڕێ مەسەلەن بۆ نمونە کە ئێمە ئەڵێن ڕەبوو جۆری زۆرە و توندیەکەی زۆرە ینی و ئەمێنێتەوە سەر ئەو کەسە ئایا ئەو کەسە ڕەبووکەی لە جۆرە توندەکانە ئایا ئەو کەسی تەنان تەمەنیش یعنی جیاوازی و فەرقی هەیە لەبەرەوە لە ڕاستیەکە باشترین شدەوەیە هەموو کەسێک کە نەخۆشە بە تایبەتی نەکرد نەخۆشی سیەکان بەڵکو نەخۆشیەکانی تریش پێش بەڕێنگی ڕەمەزانی پیرۆز ئەتوانێت لەگەڵ دکتۆرەکەیە باسی ئەو حاڵەتە بکە ینی ئێمە جاری وا هەبووە ینی مەسەلەن 2 هەفتە یاخود 3 هەفتە یاخود جاری وا بۆ مانگی لەو پێشەوە کەسانی کاتوو بۆ لامان پێشەوە خۆی وتویتی دکتۆرەتوانم لە ڕەمەزانە بە ڕۆژوم بە تایبەتی ئەوانی کە نەخۆشی درێژخایانیان هەیە مەسەلەن ئەو کەسانی کە ڕەبوویان هەیە گەر ڕەبووکە زۆر نەبێ و نیشانەکانی زۆر ناڕەحەت نەبێ و کەسە دەرمانی هەبێ لەسەر دەرمانەکان بەردەوام بێت لە وەرزێکی وەکو ئێستاە کە کاتەکانی بە ڕۆژوو بوون زۆر نییە ئاساییە توانێت بە ڕۆژوو بێ دەرمانەکانی بە مەرجێک بەکاربێنێ لە کاتەکانێک کە بە ڕۆژوو نییە بڵێن لە شەو و پارشێ ئۆمانە بەکاری بێنێ و بە خاخوشتانەوە ئەو ئەوانی کە بووی نووسرا و توانی بەکاربێنێ و هیچ جۆرە ناڕەحەتێکی توش نابێ بەڵام ئەگەر وای لێ هاو لە کاتێکە کە بە ڕۆژوو بوو نەخۆشیەکەی خراپتر بوو تەنگە نەفەسەکەی ناڕەحەتر بوو وای لێ هاو پێویستی بە دەرمان زیاتر بێ ئەو کاتە نەخێر پێویست نا یعنی ئەتوانێت بە ڕۆژوو نەبێ تەمان ئەمە خۆی گەورە ڕێگەی یاوە ئێمە ئەو ڕێنمایانە ناتوانین بکەین بڵین بە ڕۆژ بەڵام خۆی گەورە خۆی ڕێگەی یاوە کە ئەو کەسانی نەخۆشن یان لە سەفەران بە ڕۆژوو نەبن و کەسانی کە نەخۆشن ئەم کەسانە ئاگرێتەوە ئەگەر ڕەبۆکە هیچ کێشەی بۆ دروست نەکرد بەڵێ ئەتوانێت دەرمانەکان لە ئێوارە و پارشێوە بەکاربێنێ بە پێوەی کە ڕێنمایی دکتۆر بێ و ئەتوانێت بە ڕۆژوو بێ ئەوانەی تر کە نەخۆشیێکی کتوپڕیان هەیە و کۆیستە باسمان کردو و پەتای کە بەڕێستان باستان کردومانە ئەو پەتایانە لە ڕاستیەکەیە ئەمانە چەند ڕۆژێکە خیانن باشتر وایە ئەو کەسانە چەند ڕۆژی یەکەم کە تایان هەبێ لەرزیان هەبێ بێتاقەت بن کۆکەیەکی زۆریان هەبێ یاخود دەرمانیان هەبێ و دەرمانانەوە
بۆیان نووسرابێت کە مەسەلەن لە ڕۆژێک هەچە جارێک بەکاری بێنن باشتر وایە ئەو چەند ڕۆژە بەکاری یعنی بە ڕۆژوو نەبن لەبەرەوەی یەکێک لە ڕێنمایەکانەوەی کە ئەو کەسانە شلەمەنی زۆر بخۆنەوە دایمە و بە بەردەوامی شلەمەنی بخۆنەوە ئەو کەسانە توانن بە ڕۆژوو نەبن تاکو نەخۆشیەکان بەرەو باشی ڕواوە لە دوایە توانن بە ڕۆژوو بن هەندێک نەخۆشی تری هەیە بۆ نمونە قورسن ئەو کەسانی کە بە هەر هۆکارێک بێ ئاو لە سیەکانیانە کۆبەتەوە تەنگەنەفەسیی زۆریان هەیە یاخود با بڵێن جیرانی ڕێڕەوی کۆندامی هەناسەیان هەیە COPD-وانیان هەیە یاخود قەسەباتێکی درێژخایانیان هەیە یاخود ئەو کەسانی کەوا نەخۆشی سیلیان هەیە یاخود کەسانی کە لەوە زیاتر نەخۆشی زۆر مەترسیداریان هەیە لە سیەکانیانە ئەمانە نەخێر باش نییە کە بە ڕۆژوو بن ئەوانە ئەگەر حاڵەتەکە وابێ کاریگەریی خراپی هەبێ و زۆر جار هەیە ڕۆژوەکە ئەبێتە هۆیەوەی کە نیشانەکانی نەخۆشیەکە زیابکە بۆ نمونە یەکێ سیلی هەیە بۆ نمونە لە سەرەتای نەخۆشیەکەیە ئەم کەسانە پێویستە هەموو ڕۆژێ دەرمان بخۆن و پێویستە شلەمەنێکی زۆر بخۆن و پێویستە ئەو خواردانە بخۆن کە بەرگری لەشیان زیاکەوە نەخۆشیەکان بەرەو چاکبوونەوە لەبەرەوە بە تایبەتی لە 2 مانگ و 3 مانگی یەکەمان نابێ بە ڕۆژوو بن بەڕاستێکی و باشتر وایە بە ڕۆژوو نەبن بەڵام یەکێک کرد بەعکسی ئەمەوە سیلی هەیە سیلی لیمفەگرەکانی هەیە فەرقی هەیە ئەمان لیمفەگرەکانی ئاوسا و دەرمانە ڕۆژی دەرمانەکە وا بێ لە پێش نانی بەیانیان توانێت لە پێش پارشێوا بێخوا وەکو وتم هەر نەخۆشیە و پەیوەندی هەیە بە نەخۆشیەکەەوە پەیوەندی هەیە بە توندی نەخۆشیەکەەوە ئەو کەسانی کە ڕەبویان هەیە هەندێک کەسێ ناتوانێت لە ڕۆژەکە لەوانێت چەند جارێک ئەم بە خاخە بەکاربێنێەوە دەرمان بەکاربێنێ و نەخۆشەکەی بڵێن زۆر قورسە زۆر ناڕەحەتە بێت ئەوان بە ڕۆژی ناتوانێت بەزەوەی کرد ڕبێکی کەمی هەیە یا حساسەتێکی کەمی هەیە و لە ڕۆژەکە هەر بە دەرمانەکان ڕۆژی یەک دەنێک حەب بەکارێنێ لەشەوە و گوتمانەتوانێت بە ڕۆژوو بێ ئەمە جاری وا هەیە ئەو کەسە هیچ کێشەشی نییە بەڵام لە پرەکە ڕبووی هەیە و تەندروستی تێگەچێ ئەتوانێت ئەو چەند ڕۆژە بە ڕۆژوو نەبیانی لەبەرەوە ئەم حاڵەتانە باشتر وایە هەر بەڕێزێک لەگەڵ دکتۆرکی خۆیان ڕێنمایی وەرگری ئەو کاتە ئاسانترە چکە دکتۆرەکە زانێتە منی چەنە ئەتوانێت بزانێ حاڵەتەکەی چۆنەوە بپی ئەوە ڕێنمایی تەواو وەرەگری باشە دکتۆر باز لە یەکێک لە دوژمنەکانی سیەکان بکەین کە جگەرە کێشانە کە بە یەکێک لە دوژمنە هەرە گەورە و مەترسیدارەکانی سیەکان ئەناسرێکەوە بە ئاسانی وازی لێ ناهێنێت و لی نابێتەوە دکتۆر زۆرێک لە هاوڵاتیان دوای ڕۆژوشکان ڕاستەوخۆ جگەرە کێشن یا پەنا بەنەبەر نێرگە لە وەیپ و جۆرە جیاوازەکانی دووکەڵ کاریگەری ئەمە چیە بۆ سەر سیەکان دکتۆر؟ وڵی ئەوەمان باسی جگەرە کردووە ئێستا خۆی کێشەی جگەرە کێشان هەموو کەسێکی زانێ ئەو کەسی کە خۆی جگەرەکە ئەکێشێ ئەزانێ کە زیانی هەیە بەڵام تازە فێر بووەوە تووشی ئەو ئالوودەبوونە بووە جگەرە بە هەموو شێوەیەک زیانی هەیە نەک تەنها جگەرە هەموو جۆرەکانی تووتن و ئێستا ئەم جگەری ئەلکترۆنی و ڤیپ و ئەوانش پێ بۆ تەوانەوانش هەمووی هەریەکە و بە شێوەیە لە شێوەکان زیانی زۆر گەورە ئەگەێنن نەک هەر ئەوانەی کە جگەراکێشن ئەو کەسی گەجگەرە وازیش لێ هێنێ بەڵام لەگەڵ یا هەندێک حاڵەتی وەکو جۆرەکانی بنوێشت و هەبوو لەزگەوانە بەکارێنێ کە نیکۆتینیتیایە دیسانەوە جگەرە وەکو ناڵێم وەکو جگەرەکە بەڵام دیسانەوە زیانی پێگەێنەوە نیکۆتینە زیانی پێگەێنێت ئەم جگەرە کێشان ئەمێنێتەوە سەر جۆری جگەرەکە و ژمارە جگەرەکان ئەو کاتێک کە جگەرەکەی تیاکێشی ئەو چەند ساڵە تەمەنی کەسەکە هەمووی تەسیری و کاریگەری جیاجیای خۆی هەیە بەڵام لە کاتی کە بە ڕۆژوو ئەوی لەش زۆر تینووە و لە کاتی بەربانگە لەبەرەوەی کەوا لەش و کووتمان تینووە هەر شتێک کە بچێتە ناو یەکسەر لەش توانایەوە هەیە زۆر خێراتر لە جاران وەریگرێ یەک با بڵێن تێوینی هەیە حەزەکەم بە هەموو بەڕێزێکی بڵێم ئەویش ئەوەیە زۆر بەی جار خەڵگەڵێ ئەو کەسانێکە ئەڵێ وەڵام من جگەرەکە هەر لاکێشم یعنی قوتی نایم ئەبێ بزانی کە کاتێک جگەرە ئەکێشی لەو وەختێک کە جگەرەکە وەرەگری و هەڵی ئەمژی ئەوە بەشێکی هەر لە ناو لیکۆکە و لە ناو دەما ئەتوێتەوە وەرەگری ینی ئەبێ بزانین کە لە ژێر زمانە زۆر ئازایە ئەو بۆری خوێنانە کەوا هەر شتێک وەرگێ لیکەکە و زۆر ئازایە کە تۆ جگەرەیەگە کێشی خێرا و قەتران و نیکۆتینە و ئەو ماوەدانی کە لە ناو جگەرەکە هەیە تیا
ئەتوێتەوە و تۆ خێر زۆر بە خێرایی وەرێگری کاتێک کە تۆ بە ڕۆژووی تو یەکسەر بەجگەرە ئەیکێشی زۆر زیانەکەی زیاترە وەک لەوەی لە کاتێکی ترا ڕاستە هەمووی زیانی هەیە بەس لەو کاتایە لە بەرەوەی هەموو ئەو مادانە زۆر بە ئاسانی و بە خەستی لە بەرەوەی تۆ خوێنەکە و تۆزێ لە چاو جارانە خەست بۆتەوە ماوەیەکی زۆرە ئاود نەخواردو تۆ شتەمەنی نەخواردوەوە لە بەرەو زۆر بە ئاسانیە چێتە ناو خوێنەکەەوە و زیانەکەی بە تەکید لە کاتەکانی تر زیاترە بێ و هەموو دراساتی دنیا سەلماندوێتی کە و حاڵەتانە خراپترە. دەستخۆش دکتۆر بوونی لینجەمادەی سپی لەسەر ئاڵوەکان ئەمە نیشانەی چییە؟ ئایا هەوکردنی سیەکانە؟ مەقسەد لە لەوزەتێنەوە نەخێر سیەکان نییە سی جیایە و بۆرەکانی سی گیان و ئاڵۆکان گیان لەوزەتێن لووەکان با بڵین ئەو لوانە لە ڕاستەکە خۆی گەورە دروستی کردو و دوو حرەست دوو سکرتێر دوو هەرچێکی ناوەێ دوو دەرگاوان لای وایە لەوێ زۆر جار هەیە سوودی زۆری ئەبێ بۆ ئینسان بە تایبەتی لە تەمەنی مناڵیە و ئێستا ئەو دکتۆرە بەڕێزانە زۆر پێویست نەبێ لای نابن ینی ناچن ئەو لوانەوەکو باڵی نەشتەرگەری بۆ کەن و لای بەرن چونکە دەرکەوتۆ کە سوودێکی زۆری هەیە و ئەبێتە هۆیەوەی کە زۆربەی جار نێڵێ سیەکان یاخود بۆرەکانی سی تووشی هەوکردن و ناڕەحەتی بن زۆربەی لەوێ گلەیرێتەوە مەیەک دووەم تەنانەت هەند ئەوان خۆیان دژەتەنیش دروستەکەن کە سوودی لێبینی لە لەشە بوونی هین هەندێک جار هەیە لە ئەنجامی هەوکردن یاخود لە ئەنجامی تەنان جاریوە لە ئەنجامی خواردنیش بڵین جۆرێک لە پەڵا یاخود سپێتی بەسەر ئەو لوانەیە دروستە بێ ئەوانە مەرج نییە هەموو جارەکان نیشانەی هەوکردن بێت تەنانەت حساسێت و هەندێک حاڵەتی تریش ئەوە دروستەکە و ئەبێتەوەی دەرکەوتنی ئەو جۆرە پەردە یاخود ئەو جۆرە بینینێک کە ئەیبینی. دکتۆر زۆرێک لە هاوڵاتیان لە کاتی بەڕۆژووبوونا تووشی کۆکەیەکی وشکە بن جا چۆن بزانن ئەم کۆکە وشکە ئاساییە هۆکارەکەی بەڕۆژووبوونە هۆکارەکەی ئەوەیە کە قورگ و دەمان وشکە بێتەوە یان ئەگەری هەیە هۆکارەکەی جۆرە نەخۆشیەک بێت چۆن ئەم جیاکاریە بکەن خۆی بە تەنیا لە ڕاستیەکە وشک بوونەوە بە تەنها خۆی لە یەکێکا کە زۆر تەندروست بێەوە هیچ جۆرە کێشەیەکی سیەکانی نەبێ بە تەنها دروستی ناکا کۆچی ئللا ئەگەریەکێ بۆ نمونە لە جەویکی ساردا بێ بۆ نمونە لە گەرمەوە بچێ بۆ سارد هەوا گۆرچە ڕووبا یاخود تەپوتۆز و پیسی و دووکەڵ و هەندێک حاڵەتی پیسبوونی ژنگەی دەوروبەر و ئەوانە ئەو حاڵەتانە کۆچین دروستەکە لە بیرمان نەچێ کۆچین یەکێکە لە ڕێتفعلەکانی لەش کۆچین لە خۆی دروست نابێ ئیلا شتێک دروستیەکانی لەش ئەوێ ئەو پیسی و شتێکا چێتە ناوە فڕیاتە دەرەوە چۆن حاڵەتی پشمینیشمان هەیە لەبەرەوە بە تەنیا دروست نابێ بەڵام ئەگەر یەکێک لە کاتی ڕۆژەکە بۆ نمونە تاقی کردەوە هەموو ڕۆژ لە کاتی کۆچینە جارجار لە کاتی ئەفوو بە ڕۆژبوونا قورجی ئەخورێ یاخود قورقڕاگەی یا جۆرێ لە کۆکەی بە دروست دەبێ بەڵام لە شەوا بۆی نابێ ئەوە جۆرێکە لە حساسیە جۆرێکە لە هەستیاری کان دەجار بەهۆی وشک بوونەوەکە زیادەکە زۆربەی ناچێتە خانەی نەخۆشیەوە با بڵێن لە پەتایی کە باسمان کرد بەڵام ئەگەر بەردەوام بێ چکە گەر پەتاو بێ بەردەوامە بێ گەرپەتایەکی هەبێەوە کۆکەکەش لەوانەیە لە ڕۆژا زیاترێ بێ بەڵام بە شەویش بەردەوامێ بێ و هەروەها نیشانەی تری لێوێ لەگەڵا بێ و کوانی کە لە سەرەتای بەرنامەکەەوە باسمان کرد. دەستخۆش دکتۆر باسی ئەوت کرد لەو زەتێن ینی باشە و پێویست ناکە لای بەرین زۆرێک لە پزیشکەکان ئێستا لای نابن ئایا لە چ حاڵەتێکە پزیشکەکان ناچارن لای ببن؟ بەڵێ خۆی لە ڕاستیەکە هەموو ئەو دکتۆرە بەڕێزانە ئێستا ئەو یعنی چەند جارێک بیرەکەنەوە بۆ لابردنی لوەکان اینجا چونکە ئەو کەسانی کەوا وەکوتم زیاتر لە مناڵە بێ ئەم لەوزەتێنەکە زیاد هەچ کەسێ هەچ مناڵێ ئەگەر باڵین هەوکردنەکە زوو دووارە ئەبوو ئەگەر هەوکردنەکەی زۆر توند بوو تایشی زۆر عرەقکردنەوە بێتاقەتی هەموو جارێک چەند ڕۆژێک لە مەکتەب دوایە خست یاکو لە با بڵین کاریگەری هەبوو بۆ سەر ژیانی ڕۆژانەی ئەو کەسە یاخود ئەگەر هەوکردنەکە ببێتە هۆی ئەوەی کە ناڕەحەتی لە بەشەکانی تری لەشا دروستکە مەسەلەن بۆ نمونە هەندێک جار هەیە ئەیاتە گورچیلە هەندێک جار هەیە لە مزاعفاتەکانی ئەیاتە با بڵێن جونگەکانی ئەو کەسانە ئەم نیشانانە وا ئەکا دکتۆرەکە بیر لەوە بکاتەوە لۆکانی بۆ لابە بۆ ئەوەی کە ئەو
حاڵەتانە نەبێتە هۆی ئەوەی کە خراپتر بێت. طبعاً ژمارەیەکی کەم لەو کەسانەوەیان لێ، ینی هەموو کەسێک کە هەوکردنی لووەکانی هەبێ و لەوزەتێنی هەبێ تووشی ئەم بابەتانە نابێ. بەڵام هەندێک مناڵ هەیە بە تایبەتی کە تووشێ بێ چەند جارێک زۆر دووبارە ئەبێتەوە، ینی لە مایەکە دووسێ جار وای لێ زۆر بە خراپی تاو لەرز و ناڕەحەتیکی زۆر لەگەڵ ینی با بڵین هەوکردنەکە دروستە بێ و هەروەها وەکوتم ئەبێتەوەی چەند ڕۆژێک کە ئەو کەسە نەتوانێ با بڵێن ژیانی ئاسایی ڕۆژانی بەرێتە سەر و زۆربیان چەند هەموو مانگێک چەند ڕۆژێک لە وانەکان دواکەون ناتوان بچنەوە ئەوەنە با بڵین بەهێز و توندە هەوکردنەکە یاخود مزعفاتی ترێبێ بۆ سەر بەشەکانی تری لەشکەلەوانە تەسیرەکاتە سەر جگەر ئەفو گورچیلە تەسیرەکاتە سەر جونگەکان یاخود تەسیرەکاتە سەر دڵ کامانە نەخۆشی ناسراون ئەو کەسانە بەڵێ پێویستە کاکە دەرمانی بەردەوام وەرگرن و باشتر ژوایە کەلوەکانیان بۆ لابرن بووی کە ئەو مزعفات و ناڕەحەتی زۆریان نەبێت. باش دکتۆر ئەگەر باسێک لە شێرپەنجەی سیەکان بکەین بۆ نمونە ئەگەر من کەسێ بم کۆکەیەکی درێژخایانم هەبێ و تەمەنم لەسەر و 35 ساڵەوە بێت ئەکرێ لە خۆم بترسم کە ئەم کۆکە درێژخایانە شێرپەنجەی سیەکانم بێت؟ نەخێر هەموو کۆکچینێک ئەوە نییە، بەڵام خاڵێک هەیە لە کۆچینە زۆر گرنگە ئەوش پێڕێنمایەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی هەموو کەسێک ئەگەر 2 یان 3 هەفتە زیاتر کۆچینی بەردەوامی هەبوو باشتر وایە پشکنینی خۆی بکە، چونکە ئێمە لە وڵاتێکین ئەم وڵاتی ئێمە یەکێکە لە وڵاتانێک کە هەندێک نەخۆشی وەکو سیلیتیا بڵاو نییە بە دەرەجە بەڵام هەیە ینی نەخۆشیەکە هەیە با بڵێن لەبەرەوە پێویست وایە هەموو کەسێک ئەگەر کۆچینەکەی لە 2 بۆ 3 هەفتە زیاتری خان پێویستە پشکنین بۆ خۆی بکە بۆی بزانێ هۆکاری پشکنینەکەی چوو. ئەگەر کۆچینەکە بەڵغەمی خوێناوی پێوە بەڵێ پێویست وایە کە پشکنین بۆ خۆت بکەی و یەکێک لە هۆکارەکانی بەڵغەمی خوێنایی بریتێ لە شێرپەنجەی سیەکان. ئەگەر ئەو کەسە لەگەڵ کۆچینەکە تەنگە نەفەسیەکی زۆری هەبوو بەڵێ ئەمەش یەکێکە لەو نیشانانە کە پێویستە پشکنینی بۆ بکەینەوە کە نەخۆشیەک بێت کە پێویستی بە چارەسەری خێرا هەبێ یاخود ئازارێکی زۆرت هەبوو لەگەڵ کۆچینەکە ئازارێکی زۆرت هەبوو لە سیەکانە لە بڕبڕەی سیەکانە بەڵێ ئەم حاڵەتانە هەر هەمووی پێویستەکە یاخود کۆکچینە هەیە بۆ ماوەی 2-3 هەفتە و هەستەکەی کێشی لەشت زوو دابەزێ ینی هیچ هۆکارێکی کە نییە یاخود هیچ جۆرە ئیشتیهایەکت نەماوە ئیشتیها و کەم بۆتەوە یاخود تایەکی نەرمەتایەکت هەیە شەر نییە زۆریش بێ بەڵام هەستەکەی تاو هەیە و بە شەو عرەقکردنەوە دەبێت لە جێگای و دنیا ساردیشە بەڵام تۆ هەستەکەیوانە ئەم نیشانانە هەمووی واد لێکا کە خێراتر بچی بۆ لای بەدەنگی خۆتەوە و پێویست نابێ بابڕاستی پشتگوێی بخەی بەڵام ئەگەر ڕێمە بۆ سەرۆی نەخێر کۆچینی بەردەوام مەرج نییە هۆکارەکەی شێرپەنجە بەڵام ئەگەر ئەم نیشانانەی کە باسمان کرد لەگەڵا بوو ئەبێ زووتر پشکنین بکەی نەوەکە خوانە خواستە پێویست بە چارەسەرێکی خێرا بکە چێتە ئەو بابەتەوە لە بیریشمان نەچێت جاران لە دوای 40-50 شێرپەنجە ئێستاوانیە ئێستا گۆڕاوە لەبەرەوە لە یعنی تەمەنەکە گەر کەمیش بێ هەر لەو حاڵەتانەیە ئاگات لە خۆت باشە دکتۆر ئەو پشکنینانە کامانن کە ئەو کەسانی کە کۆکەیەکی ماوە درێژیان هەیە وەکو کە بەڕێستان ئاماژەتان پێەیە ئەو پشکنینە کامانن کە ئەبێ ئەنجامیان بن ئەو پشکنانان دکتۆر دیارەکە لە ڕاستە بەڵام گرنگترین پشکنین بریتە ینی ئاسانترین بریتە لە تیشکی سنگ ئەشعەی سنگ ئەگەر لەوە تێپەڕی سیتیسکان و پشکنینی بەڵغەمیش زۆر گرنگە ئەوانە هەندێک جار هەیە هەندێک لە حاڵەتەکانە بۆ دەرئەخا دەروی ئەم پشکنیانە بەجێ ئەڵین بۆ دکتۆر چونکە بەپێی نەخۆشیەکە دکتۆر ئەتوانێت بەڵام ئەمانە خۆش دەتوانی بیکەی یعنی ئەمانە ئەم پشکنینانە ئەگەر وابێ هەموو دکتۆرێک و ئەو کەسانێک کە لە با بڵێن لە بنکە تەندروستەکانیش تەنانە دەتوانن بۆ بنووسن و دکتۆر ینی ئەمانە ئاسانن ئەکرێن بەڵام ئەگەر لەوە تێپەڕی ئەوە دکتۆرەکان پێت ئەڵێن کامیان بکە و کامیان مەکە کە دەستخۆش دکتۆر زۆر بەخێر بیت
پرۆگرامەکەمان پڕکرد لە زانیاری زۆر سپاس دەکەین زۆر بەخێراتی بژیت هەر خۆش بن و دەستان خۆش بێت زۆر خۆشحاڵ بین هەر بەخێر بیت بەڕاستی پرزانیاری بوو هیوادارین هاوڵاتیانیش دوورکەونەوە لەم پەتایی کە لە ئێستا هەیە و بە دوور بن لە هەموو جۆرە کۆکە و نەخۆشیەک جا عزیزانم ئێساش کاتی بانگی پیرۆزی ئێوارەیە و ڕۆژ و تاعاتی هەموو لایەکتان قوڵ بێ و هەر شاد و بەختەوەر بن خواتان لەگەڵ بێ خواتان لەگەڵ بێت